سەربازی ونلاڵقی ئەم جارە ژیانی کۆمەڵێک کرێکار و باخەوان لە چەند نەمامگە و مەشتەلێکی حکومی سەر بە ئەندازەی پارکەکان دەژێڕێتەوە. چەندین ساڵە دەستەکانیان ناوەسن لە بەرەمهێنانی دەیان هەزار شەتڵ و نەمام و دار و سەدان هەزار گوڵ کە بۆ سەوزکردنی شار و شەقام و شوێنە گوشتیەکان دەڕوێنرێن. ئەو دەستانە دامەزرێنەری چەندین پارک و باخچە و دار و درەختن کە ئەم پارک و باخچانە لە سەرجەم شارەکانی هەرێمی کوردستان وەک سەرچاوەی سەرەکی و کارگەی بەرهەمهێنانی ئۆکسجین دادەنرێت. مالم لە گەڕەکی سایلۆیە 8 سال و 4 مانگە ئەلێرەمە سبەینان سعات 7 لە ماڵەوە دەردەچم بە پەیان دێم لە گەڕەکی سایلۆ دێمە پارکی سامی عەبدوڕەحمان لە نەمامگە ئیش دەکەم دێن سبەینان سعات 8 دەست بە ئیش دەکەین ئامان زمان خزمەتکردنی کوردستان و ژینگەکەیتی ڕۆژانە لە سعات 8 تا سعات 2 و ئیش دەکەین زۆر ماندی دەبین بەس بەڵام ماندیبوونەکەمان مشکلەی تێدانە لەبەرەوەی دەمانوێت خزمەتی ئەو وڵاتی خۆمان بکەین خزمەتی کوردستان بکەین بۆ ئەوەی ژینگەکەمان پاک بیتن 8 ساڵ و 4 مانگە من لێرە ئیش دەکەم ئەو ئیشە ئامانز من ئەوەی خزمەتی وڵاتەکەمان بکەین هەم بژێوی ژیانی خۆمان پێ دەکەین. مەجموعە کرێکارێکین ڕۆژانە زۆر ماندی دەبین ئەلێرە حتا وەکو سعات 2 و ئیش دەکەین سعات 2 و داواممان تەواو دەبێ و بەرەو ماڵ دەگەڕێنەوە بە پێیان دێم بە پێیانش دەستمەوە. مام جەوهەرێکێکە لە کۆنترین باخەوانەکانی نەمامگەی پارکی شەید سامی عەبدوڕەحمان ئەو پیاوە ماوەی 30 ساڵە کرێکاری بە شێوەی گرێبەست لەو مەشتەلە ئەنجام دەدات. خەرکی بنەسراوەی مارم لە بنەسراوەیە بخۆشم ئەوە 12 ساڵ و 2 مانگە لێرە ئیش دەکەم هاتوو لە بنەسراوە ڕادێن و دەچینەوە بە ڕیمی سلمەتی دەچینەوە سەڕی بنەسراوە لێ بە ڕیمی بنەسراوی دەچینەوە ئەوە هاتوو سوی دەکەینەوە ئەوە لێرانە ئیش دەکەین و خزمەتی ئەو پاکەی و ئەو مەشتەرە و ئەو وەتەنەی دەکەین. ئەو لە ماڵەکەشی شەیدا و ئاشقی دار و درەختە هیچ قەینانێک جەوهەر و هاوڕەکانی لەو خزمەتە سار نەکردوێتە و خۆشەویستی کوردستان هێزی پێبەخشیوە. وەڵڵا هەدەفم خۆشی و ژیان و ئەو خزمەتی ئەو وڵات و ئەو کوردستانی بکەین و ئەو لە بنەسڵاوە هەنگاو دەنێت و بە پێ و بە پاس ڕوو دەکاتەوە ماڵی کە چەندین ساڵە بنیاتیان ناوە و کە ناسە بە ژینگە و ئەو شارە دەبەخشێت. ڕزقەکی بە حەراریمان بە قسمەت ببی و یعنی احتاج نەبین و یعنی ئەو ڕزقەی وەرەگری ئەوزاکەم ئەگەر زۆر چەندی خوا بە قسمەتی کرد کە حەرارمی باشە کە حەرار نەبێت و مادی بنەکەت بەلاش دەست. لێرە لەگەڵ مام حەیدەری تەمەن 70 ساڵ ڕوو لەو ماڵە سەوز و پڕدرەختە دەکەن و دەست دەکەن بە شکاندنی توێنێتیان و زیادکردنیان.
لێرە لە بەرەبیانی زوو دەست بە کارەکان دەکەن. ئەو شوێنەی بووە بە مەزەڵگای و کرێکارانە کە ژیانی خۆیان تەرخان کردووە بۆ خزمەتکردن بە بواری ژینگە. لە دستانان وەک وەرزی ئێستا یەکەم ئیش دێن دەست دەکەینە فلچەمان هەیە خاوێن دەکەینەوە جادە و بانەکان و ڕێەکان و ئەوانی بابن من ناو مەشتەلی دەکەم دەور و پشتی مەشتەل هەمووی خاوێن دەکەینەوە و دەمانەوێت پاک و خاوێن بیتن لەبەرەوەی ئێستا وەرزی دستان وا دەست پێ دەکات و پەلک و پار و هەمووی هەردەوەرێ هەموو جادەکان ڕێەکان پیس دەبی هەمووی خاوێن دەکەینەوە بە جوانی و پاشان دەست دەکەینە چیسەمان هەیە دادەگرین مەرقەدمان هەیە مەرقەدەکان خاوێن دەکەین چیسەکان دادەگرین دەینین دادەنێن لە هەتا مانجی دوو ئازر دەکەین لەبەرەوەی مانجی دوو وەکتی ئەوە دێ قەڵەم چاندن دێتن دەچینە ناو مەشتە ناو پارک قەڵەم دەکەین دەینین لە ناو نەمانگەکە دەچینین دەکەینە گوری جوان دەردەچی و تەوزیعی دەکەین لە بۆ ناو پارک پاشان لە وەرزی پاییز و هاتنی زستان ئەرکیان سەخت دەبێت و گۆڕانی بەسەردا دێت. یەکێک لە کارەکانیان پاککردنەوەی ڕوبەرێکی فراوانی و نەمامگەیە لە گەڵای وەریوی دارەکان و زەبڵی پارکەکە. کاری دواتر ئامادەکردنی شەتڵ و نەمامە بۆ ئایندە تا لە پارک و باخچە و دورگە ناوەندیەکان لە شەقەمەکان بیان ڕوێنن. ئەو پرۆسەیش ئاڵۆزە و زانیاری دەوێت تا لەخەکان لە ناو نەچن و بۆ چاندن ئامادەیان بکەن. ئەو ئەنجامەش لە ماندوێتی و دڵسۆزی ئەو باخەوانانەوە سەرچاوە دەکرێت. بەشی هەرە زۆری ئەو باخەوانانە پیاوانی بەسەڵات و شارەزا و لێهاتووی ئەو بوارن هەیەە زیاتر لە 40 ساڵە لەو نەمامگانە تێکەڵ بە ڕۆح و ڕەگ و گەڵای دار و درەختەکان بووە. ئێرە هەولێری پایتەختی باشووری کوردستانە. ئەو شارە بە پاکترین شار لە هەرێمی کوردستان و وڵاتی عێراق و یەکێک لە شارە سەرنج ڕاکێش و خاوەنەکانی ناوچەکە ناسێنراوە. ئەو خۆرە لمەکە ئەو لمێ ساڵانە چەند قەلابێک لممان بۆ دەکڕن لە ئیدارە تەڵەب دەکەین لە بۆمان دەینن لێرە ڕوو دەکەن ئەمەش دای دەگرین لە ناو ئەو چیسانەی دەکەین چەمچەمان هەیە بە چەمچە لە ناو چیسەی دەکەین دای دەگرین و پاشان دەهێنین ناو مەرقەدەکان دایدێنن بە جوانی. ئەو پیاوانە بە ژینگە دۆست و باخەوان و کرێکاری خزمەتگوزاریش ناو دەبرێن. تەمەنی ئەو باخ و درەختانە چەند جار لە تەمەنی ئەو بەسەڵات و ژینگە دۆستانە بچووکترە. ئەوە هەموو کەس نازانی یەکەم جار کە کەسێک بێ نازانیتن بەس ئێمە مەهەندیسمان هەیە سەبر فێرمان دەکەن ئەو ئیشەی بکەن ئەوها بکەن ئەوها بکەن لەبەرەوەی ئەو ئیشە ئاسان نێبرێ هەر کەسێک بێ و بزانێ بیکات. ئەمەش خیبرە پیدا دەکەن لە مهندسەکان وەردەگرین خیبرە تەبان. هەر کەسێک یەکەم جار بێ نازانیتن قەڵەم بکە نازانی چی سەدا بگری نازانی چ بکە قەڵەم لە چێ دەکات لە چێ ناکە کو دەکاتن ئەو قەڵەمەش ئوسولی هەیە بەس ئێمەش لە مهندسەکان فێر دەبین تەبان مهندسەکانمان وەکو خەبیرە بوان لێرە ئەمەش لە دەستیوان فێر دەبین و شارەزایی پیدا دەکەین و ئیش دەکەین. سەربازی ونی ئەم جارە چیرۆکی خزمەتی کەسانێک کە پێشتر نەزانراوە مرۆڤانە چه خزمەتێکی گەورەیان کردووە کە دیار نین. ئەوان شوێن دەست و پەنجەیان لەسەر لق و گەڵای هەموو ئەو درەخت و دارانە دیارە کە وەک منداڵی ساوە بەخێویان کردوون. هەر لە فەسرێکی خۆش ئەیشی خۆی هەیە هەر فەسرێک. ئێستا فەسری ئەوەیە لایلۆنی ڕێ دەکەین چیسەی دادەگرین ئەوە قەرەمە حازری دەکەینەوە ماجی دوو. ماجی دوو دەست بە قەرەمی دەکەینەوە دەیچینین. هاوینێش ئاوی دەدەین نابی لە ئاوێ خافربی. ئەگەر لە ئاوێ خافربی دەفەوتێتن. ئاوی دەدەین ئەوجا وەچی تەواو ژیاوە داخیلی ماجی نەوبووینەوە ئاودانەکەم کەمتر دەکەینەوە دیسا دەست بە چیسە دەکەین و مەرقەڕێک دەخین و چیسە دادەگرین. تا دەگەینە تقریبەن داخلی مانجی 12 دەبین چیسە قەرەم دەکەین.
لایەن کیلۆمەتر لە ڕوبەری خۆڵ و وشک و دڕکاویان کردووە بە باخچە و دارستان و گوڵ و گوڵزار. شیسەدا دەگرینەوە ئەو مەرقەلانە خۆش دەکەینەوە ئەو لایلۆنە هەموو ڕادێخینەوە و تەعمیر دەکەینەوە شیسەدا دەگرینەوە لە بۆ مانجی دوو حازری دەکەینەوە مانجی دوو سێ قەرەمی لێ دەدەینەوە ئەلعانی زستانانیش بڵێن ئێستاکە بژاری دەکەین پێمەڕێی دەکەین جوان خزمەتی دەکەین و یعنی دائیمەن دەمانوێت خزمەتی ئەو گورەی بکەین و ئەو قەرەمەش هەموو بە عیساب دەی ببڕێ هەمووی بە عیسابی خۆی لێ قیاسی ببڕین لای سەری پەلبی تیژبی لای خوارێکی ڕاستبی وەبی لە چاندێ غەرەد نەبی وە لە پاشی ئەوەش ئاوی لەسەر ڕانەوەستی چونچەگە لە چاندێ غەرەد و سەراوبن چاند شین نابتەوە ئەزا هەشە باش فکری پێدا دەکەوی دەزانی بەس هەشە کە گورە تازە هاتی ئەگەر لە پەلەکەی دیارەبی مانە بەبێ ترسی دەیچینی کە هاتشین ئەمە لێرانە تەماشان پیشانیان دەن گۆتیان چیسە ئەو هەدا دەگیرە و مەرقەت ئەوە خۆش دەکرێت بە ئیساب و لایلۆنی ڕادێخی و چیسەکیان لە پێشمان داگرت و ڕۆژ لە گەرمان هاتنە قەرم گۆتیان ببڕن و بەم قەسی دەیبڕین و بەبێ بنەتی ئیشی لێ دەکەین. ئەو ماندووبوونیان و کارەکەیان هۆکارە بۆ پاراستنی ڕۆح و دڵی هەر ژینگەیەک کاوەدانی و ژیانی تێدا بەرجەستەیە. زۆر پێومان دێبینەمە بەو قەڵەمەیە ئەو قەڵەمە وەکو مندارێکی ساوا وایە یەکەم جارکە دەچینی کو منداری ساوا دەتەوێت شیری بدەی و خزمەتی بکەی و پاچی ڕابگری ئەو نەخۆش دەکەویتن ئەو قەڵەمەش نەفسی چش دەبی ئاودانی بکەی پاچی بکەی ئەو دارە نەخۆش دەکەوی پاشان دەبی تەڵەبی دەرمان بکەین بێ دەرمانی لێ بدەن پێویستی بە خاکردنەوە خاستن هاوینان هەموو ڕۆژێک ناڕێک پێویستی بە ئاو هەیە دەبی ئاوی بدەین ئەگەر ئاوی نەدەین وشک دەبێتن مادیبوونەکەمان بەلاش دەچیتن ئەو هەموو مادیبوونە ئێمە دەکەین بۆ ئەوەی خزمەتی وڵاتەکە بکەین ناوانەیە بەلاش بڕوات. ئەم خۆبەخشانە ڕێگر دەبن لە هەوڵی لە ناوبردنی دار و درەخت و سەوزای و بەردەوام بەرهەمی نوێ دەخەنەوە. ئەو پارکە جوانێکە دەبینی هەموو مادیبوونی ئەو کرێکارانەیە کە لێرە ئیش دەکەن بۆ خزمەتی ئەو خەڵکەیە کە دێن لێرە ژینگەکی پاکە ئەو کزنەکی پاک وەردەگرن تەسویر ڕسم دەگرن لە خۆیان ئەلێرە حەفەلات دەکرێت چ دەکرێت ناو پارێک خەڵکی ئیسفادەی لێ دەکاتن ئەو دارانە هەمووی مادیبوونی ئەو کرێکاران لێرە چاندرایە و بە خبرەی ئەو مەهەندیسانە و ئەو مدیرانەی کە لێرە ئیش دەکەن و بە مادیبوونی هەموو لایەک ئەو هاتە بەرهەم ئەو پارکەیە. کارمەندەکانی بەڕێوەبەراتیەکەمان هەموو تەمەنەکانیان تێدایە بە تایبەتی تەمەنەکانی بڵێن کە بە تەمەنن زیاتر کە حەز لە کاری باخچە و ژینگە دۆستن ڕۆژانە وەک سەربازی بوون کار لەسەر ئەوەی دەکەن کە کەش و هەوایەکی تەندروستتر بەرهەم بێن لە بۆ شار. ئەو باخەوانانە لە ناو نەمامگەکان کار دەکەن کە بڕبڕی پشتی سەوزایی ئەم شارن لە هەموو ئەو شارەش تەنها سێ نەمامگە هەن کە پاڵ پشتی سەوزایی. خەڵکە کە دێتن قدری ئەوە ناگری ئەو مادیبوونەی ئێمە کردیتمان قدری ئەو دار و بار و جوانی و ژینگە جوانە ناگریتن هەیە دەبینی دێ لێرە نان دەخواتن شتەکان فڕێ دەداتن پیس دەکاتن داوا لەو خەڵکە دەکەین وەکو ماری خۆیان بیپارێزن بەڵێ ئەوە لە بۆ هەموو لایەک وەکو یەکەوە ئیسفادە لێ دەکەین یان دەبینی منداریان لەگەرە مڕەشە دەشێنن چی دەشێنن پیس دەکەن داوا لە خەڵک دەکەین یارمەتیمان بدەن لە بۆ خۆشیان باشە و لۆژینگەی وڵاتەکەشمان باشە پاک خاوێن. دەچینە نەمامگەی پارکی شەید سامی. ئەو نەمامگەیەکێک لە کۆنترین شوێنەکانە بۆ بەرەمهێنانی ئەو درەخت و گوڵانەکە بەکارگەی بەرەمهێنانی سەرجەم گوڵ و گوڵزاری ئەو پارکە گەورەیە دادەنرێت و هەموو چاکێک لە دانیشتوانی شاری هەولێر و گەشتیار و سەردانیکەران لەو خزمەتە سودمەند بوون بێوەی بزانن ئەوان ئەو سوودیان بەخشیوێت بە هەمووان.
چاندنی نەمام و شەتڵکردن لە ناو پارکەکان و شەقامەکان کارێکی تریە و کرێکار و باخەوانانەیە. بەم کارەش سروشتێکی جوان و سیمایەکی گەشت بەو شوێنانە دەبەخشن. زۆر ماندینە ئەو بەتەمەنانە ئەوە هەر یەکە کۆمەڵک ساڵە لێرە ئیش دەکاتن و خزمەتی ئەو پارکەی دەکاتن بە جهودی ئەو بەتەمەنانە زیاتر ئیشەکە دەکرێت. ئەو خەڵکێکە دێتە ئەو پارکەیە قدری ئەو مادیبوونی ئەو کرێکارانە بگریتن، قدری ئەو پارکە جوانە بگری، ئەو ژینگە جوانە بگریتن وەکو ماڵی خۆیان بیپارێزن لەبەر ئەوەی سووری لە بۆ هەموو لایەکەیە لۆ کوردستانەکە بەر لۆ ژینگەکەی. سەربازی ون لاڵقێم جارە ژیانی کۆمەڵی کرێکار و باخەوان لە چەند نەمامگە و مەشتەلێکی حکومی سەر بە ئەندازەی پارکەکان دەگێڕێتەوە کە چەندین ساڵە دەستەکانیان ناوەستن لە بەرهێنانی دەیان هەزار شەتڵ و نەمام و دار و سەدان هەزار گوڵ کە بۆ سەوزکردنی شار و شەقام و شوێنە گشتیەکان دەنڕێنرێت. بەشێکی گرنگی بەڕێوەبەراتی ئەندازەی پارکانی هەولێر و فەرمانگەی پارکی سامی عەبدوڕەحمان نەمامگەیە. لە بەڕێوەبەراتی ئەندازەی پارکانی هەولێر سێ نەمامگەمان هەیە کە یەکەچیان نەمامگەی نمونەیە لە فەرمانگەی شەهید پارکی سامی عەبدوڕەحمان نەمامگەکمان هەیە. بێگومان لە هەرە بەشە گرنگەکانی بەڕێوەبەراتی ئەندازەی پارکەکان و فەرمانگەی شەهید سامی عەبدوڕەحمانە لەبەر ئەوەی کەمە اعتیمادی کولیمان لەسەر ئەو نەمامگانەیە. ئێرە یەکەم نەمامگەی نمونەی و سەرێکی هەولێرە. لێرە لەگەڵ سەرپەرشتیاری نەمامگەکە دەست پێ دەکەین کە ماوەی 40 ساڵە لێرە خزمەت دەکات و خەڵکی وڵاتی میسر. احنا بالنسبه لهذا المشتل اساس المشتل هو العمود الفقري من المديريه. ئەم نەمامگەیە سەرەکیتری نەمامگەی لە بەڕێوەبەراتەکەمان. ئێمە گرنگی بە چاندون و پەروەردەکردنی نەمام دەدەین. ئەم نەمامگەیە لە ساڵی 2005 دروست کراوە بۆ جوانترکردنی شەقامەکان و باخەکانی شاری هەولێر و دەوروبەری. ئێمە هاوکاری شوێنەکانی تریش دەکەین جگە لە هەولێر دار و نەمام و گوڵیان بۆ دەنێرین. و ئێستا کە لە وەرزی پاییزداین نەمامەکان هەڵدەگرین بۆ وەرزی بەهار تا بە جوانترین شێواز بیچێنین. ئەم چاندنەش پێویستی بە شارەزایەکی زۆر هەیە. من بە دەستی خۆم چەندین نەمامی جیاوازم هێناوە. ئێستا ئەم نەمام و گوڵانم هەڵگرتو لەژێر ئەم نایلۆنە تا بە وەرزی بەهار بە جوانترین شێواز بیچێنین. هاي كلها ثواب الاقلام هسه وقت الاقلام يعني. لێرە زۆر ماندوو دەبین چونکە بەڕاستی خزمەتکردنی دار و درەخت پێویستی بە ماندووبوونێکی زۆر هەیە. لەگەڵ هاوکارەکانم لێرە ڕۆژانە خەریکی چاندن و جوانترکردنی ئەم باخین. زۆر ماندوونە، ڕێیان زۆر دوورە، یعنی لە گەرما و سەرما پابند بوونە بە دەوامی خۆمان، دەوامیشمان هەموو ڕۆژە بە بێ ئیسراحات لە کەرەنتینەکەش بەردەوام بووین لە ئیش و کاری ناو نەمامگە. بەس ئەمساڵ 22,000 دارمان بەس ئینتاز کردیان لە دار. تەمان ئەو دارانە مادیبوونێکی زۆری دێ هەتا بەرهەم دێ ئەنی هەرەوە ئاسان نییە کە باز بکەین. تەبعانەوە پێویستی بە کولفەیە، پێویستی بە هەوڵ و مادیبوونی کرێکارە. ئەو کرێکارانە تەمان لە بیدایەتیەوە ئەو نەمامە لە ڕاودە لە توێە قەلەمەیە توێ کە دەچندرێ دووبارە ئەوە خزمەتی کە هەتا گەورە دەبیتن ئەوجە پاشانەکە پاشان دە ساڵیان چەند ماگە خزمەت دەکەین ئەوجە دەچێت قاموشی نەگەشتەکان تەبعان ئەوش هەموو بە هەوڵ و مادیبوونی ئەو کرێکاران دەکرێت و کارمەندانی کە لەو بەشانە کار دەکەن. چاندن و بڕین و جوانکاری شار و پاراستنی ژینگە و لە باوەشکردنی ئەو نەمام و دار و درەختانە لەسەر ئەرک و ماندووبوونی ئەم کرێکارانەیە. ئەم دەستانە توێنێتی و گەڵا و درەختانە دەشێن و وزەیان پێدەبەخشن. چەند سارە لێرەمە نەمانگەی نمونەی پێدەرێن بەڕاستی ئەلێرە چاندن و گواستنەوەمان هەیە لێرانە حتا غەربیری دەکەین لە ڕووی غەربیرەوە غەربیرەکەی دەکەین چاندنمان هەیە بژارکردنمان هەیە
تۆی دەچینین ئاودانمان هەیە. سبەینا کە دێم سعات 7:30 دێمە ناو نەمامگا خۆم دەگۆڕم خۆم ئامادە دەکەم بۆ ئیشەکان کاگە ئەحمەد پێمان دەڵێ دەرێ و ئیشەی بکەن دەچین یەکەم جار غەربیلمانەیە کە غەربیل دەکەین لیمەکەی عازت دەکەین لەگەڵ پیتمۆس کە تێکەری دەکەین لۆ مەرکان تێکردن مەرکانی کە تێ دەکەین گوڵی پەپولە ئێستا مۆسیمی زستانیە گوڵی پەپولە ئامادە دەکرێت کە گوڵی پەپولەکەی تاویلی ناو مەرکانەکەی دەکەین دوایی دەرمانی لێ دەدەم کە دەرمانی پەلکە و ڕەگم لێدا دوای هەفتەچی دەرمانی گوری لێ دەدەم کە زوو ئامادەبی بۆ سەر شەقامەکان کە بۆ سەر شۆستەکان. ئێرە یەکەم نەمامگەی نمونەی و سەرێکی هەولێرە دەکەوێتە نزیک پارکی شانەدەر و شەقامی 6 مەتری هەولێر بە یەکێک لە گەورەترین نەمامگەکان و بەرەمهێنانی سەدان جۆری گوڵ و دار و درەخت دادەنرێت. خەڵکی شاری هەولێرە کارکردن لێرە کارێکی زۆر خۆشە و لە هەمان کاتە زۆر زەحمەتە ئامانجی من خزمەتکردنە بە شارەکەم و وڵاتەکەم. کارکردن لێرە کارێک زۆر خۆشە و بەڵام مادیبوونیشی زۆر زۆرە ئەرکی زۆر زەحمەتی هەیە کە تعاملکردن لەگەر درەخت و گوڵ ئەوەکو ئەوەیە لەگەر منداڵێک تعامل بکەیت. کارمەندەکانمان کرێکارەکانمان ڕۆژانە مادیبوون و ئەرکێکی زۆر سەخت دەبینن لە گەرما و سەرما لە هاوین و زستان ڕۆژانە بەیانی تا نیۆڕۆ کار دەکەن. تعاملکردن لەگەر درەخت و نەمام لەگەر گوڵەکان وەکەوەی لەگەر منداڵێک تعامل بکەی و گەورەی بکەی و لە بیدایەتەوە لە تۆکردنە یا بە قەڵەمە کە دەیتێنی گەورەی مادیبوونێکی زۆر زۆری دەیت تا دەگاتە سەر شەقام ئەویش بەهۆی بەهیمەتی کارمەندەکانمان و کرێکارەکانمان ڕۆژانە کە مادیبوونێکی پێ زۆر دەبین لۆ ئەوەیە مەبەستی مەش لە زیادکردنی سەوزایی و جوانکردنی شارەکەمە سیمای شارەکەمانە. ئێستا کە لە وەرزی ئێستادا نزیکەی 25,000 گوڵمان بۆ سەر شەقامەکان ئینتاج کردووە بەس لەو فەسلی زستان لە بەهارش ئێستا تۆیەکانمان چاندیە هەتا پێڕادەگەل لە بەهاری دیسان لە سەوزایی سەر شەقامەکان ئەیچێنینەوە. ساڵانە نزیکەی بە هەمووی ئینتاجی ساڵانەمان 100,000 200,000 بە هەر سێ مەشتەلەکەەوە دەکەن نزیکەی 500,000 ئینتاجی درەخت و گوڵ بەرهەم دێنین. گرنگترین کردار هەڵدانە بۆ گەشەکردنی ئەم سەوزای و گوڵ و گوڵزارە چونکە سوودی زۆر گرنگ بە ژینگە و مرۆڤایەتی دەبەخشن. ئێستەمە کرێکارین کە بانیان دێن ئیش و کاریمە چاندنە بیداتەکەی غەربیلی دەکەین لیمەکەی لە غەربیل دەدەین و پیتمۆزی لەگەر تێکردەکەن و دێنە زۆر دوای ناوچی ساین دەکەین لە پاشەوە یان ناوچی سی دەکەین یان ناو مەرکانی دەکەین مەرکانی گەورە و گچکەشمان هەیە تاوان گەورە و گچکە ئەوەی گەورە بیتن قەڵەمی لە ناو دەچینی ئەو مەرکانی کە گچکەش وەکو ئەو سێنانەی بەرامبەر بکە لە پێشتا ئەوە تۆی ناو دەچینین تۆی پەپولەی یاخود دەمەشێر ئەو نەوعە تویانە یاخود قەدیفە ناوی دەچینی کە ناومان چاند پاشانەچینێ بە ئاوەکی هادئ ئاوەکی نەرم بە مرەشە پێی دەرێن مرەشە ئەمە دەبی ئاودانێکی جوانی بکەین کە ئاودانماکە لە شوێنێکی دایدنێن. بەشێکی ئەو پارکانە لە ڕابردوو شوێنی زیندانیکردن و قەڕکردنی هاونیشتیمانیان بوو لەلایەن دوژمنانی گەری کورد و کوردستان بەڵام ئێستا بۆ بە شوێنی رامێزگرتنی هەمووان و حەوانەوە و گەشت و هارامی و ئاهەنگ و بۆ نانەتەوەیەکانی کورد. ئێمە دەستخۆشی لە گشت کارمەندەکان دەکەین کەوا لەگەڵ بوونی ئەو هەموو قەیرانانە بەردەوام بوون لە کارەکانیان جاری وا بوو لەگەڵ بوونی قەیرانی پەتای کۆڕۆنە کە قەدەغی هاتوچوو بەڵام کارمەندەکانی مە 15 بازگەیان زیاتر دەبڕی تاوەکو بگەنە شوێنی مەبەست تەنها ئەوە بووکە دڵسۆزیان و خۆشەویستیان لە بۆ کارەکان کەوا وای دەکرد ئەوان بەو جۆرە کار بکەن. یاری بەرنامەی سەربازی ون لە کەناڵی کوردستان 24 پێشکەشە بە گشت ژینگە دۆستان بە تایبەتی کارمەندانی نەمامگەی نمونەیی بەڕێبەراتی ئەندازەی پارکەکانی هەولێر و نەمامگەی فەرمانگەی شەهید سامی عەبدوڕەحمان پیرۆزە.